فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. سپی. ڕەنگی سپی بزانین ڕەنگی سپی ئەڵێ چی؟ لە ڕەنگی سپی ژمارە چەند ڕۆیشتووە؟ ژمارە 2 ڕۆیشتووە. اینجا لێک تاوەکو 5 با ژمارە 3 بێ. پرسیاری ژمارە 3 ئەگەر بۆ دایکی ئادەم بخوێنمەوە بزانم ئەڵێ چی؟ ئەگەر بێتە سەر شاشە پرسیارەکە دەڵێ ناوی ئەو ئاژەڵە چییە کە هیچ دەنگێک دەرناکە؟ هیچ ئاسانکاری؟ زۆر ئاسانە، زۆر ئاژەڵێکی ملدرێژە. هیچ دەنگێک دەرناکە؟ بەڵێ ناوی ئەو ئاژەڵە چییە کە هیچ دەنگێک دەرناکە؟ تو ناوی ئاژەڵێکم پێ بڵێ پێ دەڵێن بیگۆڕە مەیگۆڕە تەواوە دروستە. وەڵای هیچ لە خەیاڵمان لێ نازانم کە لە خۆم بڵێم چی. ئێستا پێ دەڵێم ئاژەڵێکە کەوا ملی درێژە. وەڵاهی نازانم. ئاسانکارێک بزانم نەچکم بزانم. زۆر ئاسانە زۆر وا پێ دەڵێم کەسر لانیە دایکی ئادەم؟ بەرەوڵا کەسم لایە بە جوانی زانیاری وان لانێ. کێت لایە بزانم کێت لایە؟ وەڵا هاوسەرەکەم کچەکەم. کچەکەت دەخوێنێ؟ بەڵێ. با ئەو چ ئاژەڵێکە بەو بڵێ کەەوە ئاژەڵێکە ملی درێژە کەمێک ڕەنگی پرتەقاڵیە. دەنگێک دەرناکە؟ بەڵێ. ئەتوو دەتانی زەرافە بێت؟ بە وەسفەکەی من دەبی یەکسەر ناوەکەی بزانی. زەرافە با وەڵامی ڕاست ببینین. ئەگەر وەڵامی ڕاست ببینین بەڵێ زەرافەیە کەوا هیچ دەنگێک دەرناکە. سپاس بۆ دایکی ئادەم لە سلێمانیەوە. زۆر سپاس بۆ ئێوە.